لقصي أيوب نعمته شي بباس كردين لو يزور كس لئيما أجر آتكشي بيستبيت يا خند بيت يوا بلام لويا تراماني بو آتك النبو بي أبيش كبريت خوا نعمته شي بيداني للدنيا دا زورك لئيما هر بلا منو أسائية هر جوشي بينادين أبيش نعمتي آوي سارده پیغمبر خواه فرمي عليه الصلاة والسلام كلا سنن الترمذي دهت وحديث أبو هريرة أفرمي إن أول ما يسأل عنه يعني العبد من النعيم يوم القيامة يكمين شت كبرسيار لمروف كري لروجي قيامت لنازو نعمتكاني دنيا برسيار اللي كريتو آي أو من بين داي أو من بين بخشي أو من بونا كردي دنيا يك نعمت من لسرة بلام يكمين شت كبرسيار اللي كري دوشت بيكوا ألم نصحي لك جسمك ونرويك من الماء البارد ونرويك من الماء البارد أي عبد خاي يقول بيه فرمي جسو لا شيء صاغ وسليم من بتو نبخشي برشاري ليك كاتك بي بخشي به أو نعمتي دينته بير أدي إما جسو لا شيء صاغ وسليم من بتو نبخشي أي آوي سار دشمن بيه نبخشي آوي سار بو برسال لآوي سار ذكري أويا كلا درسي لفائدي سيم كأما يباسي بكم أويا فائدي سيم لم متارة ولقصي بيغمبر أيوب أوي لبديكين آوي سار شفايا أيوب عليه السلام خواهي قرسي في فرمو هذا مغتسل بارد وشراب آوي سار بخو وخوتي بيبشو خواهي قرس شفات بودنه بآوي سار أيوب تاك بويوا طبي حديث زانستي بزيشي سردم سلماندويتي كآوي سار سودو استفادەی هەیە ئەگەر ئەوانش نیان سلمان بێت و باسیان نەکرد بێتە ئەمڕۆ ئێمە باوەڕمان بە قورئانەکەیە و گومانمان لێ نییە کە ئاوی سار شیفایە بەڵام بۆی کە زیاتر قەناعەتتان بێت طبی سەلماندوێتی کە بەڵێ ئاوی سار شیفایە بە تایبەتی خۆشوشنەکەی کەسە بە تەمەنەکان و بە ساڵاتچوەکان و نەخۆشەکانی وڵاتانی سین و ئەولە بۆ ماوەی چل ڕۆژ ئەڕۆنە ئەو شوێنانەی کە ڕۆخ دەریاکان و ڕووبارەکان کە ئاوی ساردی لێ ئاوی ساردێک کە بە ئەندازەی بەستن و بوزاو بێت بۆ ماوەی چل ڕۆژ هەموو ڕۆژێک خۆی لێ ئەشۆن بۆی هەر نەخۆشێک لەسەر جەستیان هەیە نەمێنێت لە وڵاتی ئەڵمانیا لێکۆڵینەوەیەک کراوە لەسەر ئاوی سارد یەکێک لە جامیعە پزیشکەکانی ئەوێ ئەوە ئاوی سارد شیفایە چارەسەرە بۆ هەموو نەخۆشیەکانی پێست هەرچی نەخۆشیە کە گوێت لێ بووە شیفایە عیلاجە و ئاوی سارد عیلاجێکە بۆ ئەو کەسانی کە فشاری خوێنیان لاوازە واتە چۆن لە جسمی ئینساندا ئەم خوێنە ئەجوڵێتەوە بە هەموو جەستەی ئینساندا تەوزیع بێ کاتێک کە لاواز بێ بە ئاوی سارد خۆ بشۆ ئەمە نەشاتێک دەداتە خۆی و بەهێزە بێ بۆ تەوزیعکردن و گواستنەوەی خوێن بۆ هەموو شوێنەکانی جەستەی ئینسان و ئاوی سارد بۆ یەکێک لە سەرەتانەکانیش عیلاج و شیفایە ئامۆژگاری هەموو ئەو ئافرەتانە ئەکەم کە سەرەتانی مەمچیان هەیە بۆ ماوەی چل ڕۆژ بە ئاوی سارد خۆیان بشۆن ئومێدەوارم خوای گەورە بەو عیلاجە شیفایان بۆ بنێرێت هەر کەسێک هەر ئافرەتێک سەرەتانی سەدی هەیە مەمک با بە ئاوی سارد خۆی بشوە قەناعەتمان هەیە کە بەو عیلاجە خوای گەورە شیفایەدات تۆ سەلماندوێتی و قورئانیش باسی کردووە و عیلاجە بۆ چەندین نەخۆشی تر کە لەوەیە زۆرێک لەو نەخۆشیانە ئەوان هەستیان پێ نەکردووە و نەیان بینی بێتەوە خواردنەوەی ئاوی سارد بەڵام بە دەرەجەیەکی زۆر نا بەڵام خۆشوشتنەکەی ئەبێ بوزی لەگەڵ بێت بەفری لەگەڵدا بێت